ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە لەگەڵ بەرپرسانی ئیداری پارێزگاکە و لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆبوونەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا قایمقامی هەڵەبجە ڕایگەیاند گرتنەبەری ڕێوشێونەکان بۆ سەلامەتی تەندروستی هاوڵاتیان توندتر دەکەنەوە. دەژڵێت بە وردی چاودێری و دوکان و مارکێتانە دەکەن کە ڕێگایان پێدراوە و کراونەتەوە. ڕێنمانی کە لایەن وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ دەرئەچێت و لێرە شۆداوەکاری کە لە ڕۆژانی داهاتوو زیاتر هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن لەوانەیە ئیجراعاتەکان زۆر توندتر بکرێتەوە ئەویش هەمووی بۆ پاراستنی تەندروستی و سەرۆماڵی هاوڵاتیانە بۆی هەمووان بتوانین لەم قۆناغەیە بەسەر ئەم نەخۆشیە و بەسەر ئەم حاڵەتی کە بەسەر هەرێمی کوردستان و بۆ پارێزگای هەڵەبجەیە هاتووە سەرکەوتوو بین و هیواداری هەموو لایەک پابەند بن و سەبارەت بەو کاسبکارانەشی کە لە ناو بازاڕن پێویستە پابەند بن بە ڕێنماییەکانەوە ئەگنا ئیجراعات ئەگرێ. بەرپرسی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە دڵنیایی دەدا تا وڵاتیانی سنووری پارێزگاکە جموجوڵەکانی بازرگانی بەردەوامە و ئەو پێداویستیانی ڕۆژانە وڵاتیان بەکاری دێنن دابین دەکرێت. ئەوەشی ئەمێنێتەوە کە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە کە داوا دەکەین زیاتر پابەند بن و دڵنیایان دەکەینەوە ئێمە وەکو بازرگانانی سنووری هەڵەبجە و هەروەهاوەی وەکو یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان کە لە هەموو کۆگاکانی هەرێمی کوردستاندا لە زاخۆی خۆشەویستەوە هەتاوەکو هەڵەبجە مەوادی خۆراک و کەرەسەی سەرەکی پێویست وجودی هەیە پێویست بە دڵەڕاوکیە ناکە دڵنیایی دەدەینە هاوڵاتیان کە بەدەستی خۆیان قەیرانی دەستکرد بۆ خۆیان دروست نەکەن. بۆی خۆپارێزی و بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم بازاڕەکان داخراون تەنیا نانەوەخانە و بەشێک لە مارکێتەکان کراونەتەوە ئەویش لەژێر چاودێری لیژناوە بەشەکان و چاودێری نرخ و شمەک و کاڵاکان دەکرێت. ئەوانەی نرخ بەرزەکەنەوە دوکانەکەی دادەخرێت و سزا دەدرێت. بەردەوام داوا لە وڵاتیانیش دەکرێت لە ماڵەکانی خۆیان بمێننەوە و ئیجراعاتیش لەگەڵ ئەو کەسانە دەکرێت پابەندی ڕێنماییەکان نابن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.